ئاژانسی ئاسۆشێت پرێس لە زمانی بەرپرسێکی ویلایەتە یەکگرتووەکانەوە دەڵێت ئەمریکا دوو بنکەی سیستمی دژە ئاسمانی پاتریۆت و چەندین فڕۆکەی جەنگی خۆی لە سعودیە دەکشێنێتەوە کە کێڵگەنەوتیەکانی دەپارێزن کە چەند مانگێکە لەمەوبەر سیستمی پاتریۆت و سەدان سەربازی بۆ پاراستنی دامەزراوە نەوتیەکانی ئەو وڵاتە ناردبوو. بۆ ئاژانسەکە ڕوون نەبووەتەوە هۆکاری ئەم بڕیارەی ئەمریکا چییە، ئەوە لە کاتێکدایە ئەو وڵاتە بۆ پاراستنی بنکەکانی لە عێراق سیستمی پاتریۆتی جێگیر کردووە، ئەوەش بۆ پاراستنی ئەو بنکانەی کە سەرەتای ئەم ساڵ لەلایەن ئێرانەوە کرانە ئامان. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ ئاماژە بەو هەواڵە دەدات کە ئەمریکا دەیەوێت هێزە دەریایەکانیش لە ناوچەی کەندا و کەم بکاتەوە. ئەو هەنگاوانەش لەسەر بنەمای خەمڵاندنی وەزارەتی بەرگری ئەمریکایە کە ئێستا ئێران بە هەڕەشە نازانن بۆ بەرژەوەندی ئەستراتیژیەکانیان. ڕۆژنامەکە ئاماژە بە پاشەکشەی دوو پۆل فڕۆکەش دەکات کە پاراستنی کێڵگەنەوتیەکانیان پێسپێردرا بوو کە بەرپرسانی ئەمریکا ئێرانیان بە موشکبارانی ئەو کێڵگانە تۆمەتبار دەکرد. هەر لەم چوارچێوێدا سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ ڕایگەیاند چەندین وڵاتی دەوڵەمەند هەن ئێمە بەبێ بەرامبەر دەیان پارێزین، کاتێک ئێمە دەیان پارێزین دەبێ ڕێزمان لێ بگرن. ئەوەش ئاماژێ بەو استراتیژەی ناوبراو کە ئەمریکا نابێ بەبێ بەرامبەر وڵاتان بپارێزێ و یارمەتیان پێشکەش بکات. چاودێران بڕوان وایە ئەوەی وۆڵ ستریت جۆرناڵ بڵاوی کردوێتەوە ناکرێت جیا بکرێتەوە لەو تووڕەیەی ئەمریکا لە سیاسەتی نەوت و جەنگی نرخ و پشکی سعودیە کە لەم ماوەیەدا بەڕێوەی برد و زیانێکی زۆر گەورەی بە پیشەسازی نەوتی ئەمریکا گەیاند. پێش چەند ڕۆژێک سیناتۆری کۆماری کیڤن کریمەر داوای لە سەرۆکی ئەمریکا کردبوو هێزەکانی وڵاتەکەی سیستمی دژە ئاسمانی لە خاکی سعودیە بکشێنێتەوە. ئەوەش وەکو وەڵامی جەنگی نەوت و هەرەسێنانی ڕێکەوتنامەی پێشووی وڵاتانی بەرهەمهێنەری نەوت لەگەڵ رووسیادا کە ڕێکەوتنێک بوو بۆ کەمکردنەوەی بەرهەمێنانی نەوت و پشتیوانی لە نرخەکەی لە بازاڕە جیهانیەکاندا. هەفتەی پێشوو ڕۆیتەرز راپۆرتێکی تایبەتی لە زمانی سەرچاوەیەکی باوەڕپێکراوی خۆیەوە بڵاو کردبەوە کە سەرۆک ترامپ لە پەیوەندیە تەلەفۆنیەکەی ڕۆژی 2 نیسانی ڕابردوودا لەگەڵ محەممەد بن سەلمانی جێنشینی سعودیە کە هاوکات بوو لەگەڵ هەرەسێنانی بازاڕی نەوت هەڕەشەی لێ کردبوو بە پچڕینی پشتیوانی سەربازی وڵاتەکەی لە سعودیە ئەگەر خنکاندنی بازار بە نەوتی هەرزان ڕانەگرێت. بۆیە لەم کاتەدا کە ئەمریکا بەرەو هەڵبژاردننی سەرۆکایەتی دەچێت و تەنیا شتێک ترامپ شانازی پێوە بکات گەشەی ئابووری وڵاتەکەیەتی کە لەلایەک بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا و بێکاربوونی 10 ملیۆن ئەمریکی زیانێکی گەورەی بەناوبانگی ناوبراو گەیاندووە و لەلایەکی تریش کۆمپانیا گەورەکانی نەوتی وڵاتەکە بەرەو مایە پوچبوون هەنگاو دەنێن. هەلی بەردەم هەڵبژاردنەوەی ترامپی تەواو بێهێز کردووە، بۆیە لەلایەک دەیەوێت چین بە هۆکاری بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتەکەی تۆمەتبار بکات و لەلایەکی تریش زیاتر گوشار بخاتە سەر وڵاتانی کەندای فارس بۆ یارمەتیدانی ئابووری ئەمریکا و هەڵساندنەوەی. ئەوە لا کاتێکدایە ئەو وڵاتانە بەهۆی بێبەرنامەی خۆیان و ئەو جەنگانەی لە دژی گەلانی ئازادی خوازی ناوچەکە خوڵقاندویانە سەدان ملیارد دۆلار زیانیان کردووە و ئاسۆیەک بۆ کۆتایی هێنانیان نابینرێت.